ڕۆژانی هەینی بەیانیان سعات لە 5:30 و 6 بەیانی لەگەڵ هەڵاتنی خۆر خەڵکێک ڕوو لێرە دەکات ئیدی خەڵک دابەش دەبێت بۆ دوو بەش بەشێکیان کڕیارن و بەشێکیان فرۆشیارن دەبەن لە باڵندە لە هەر لە باڵندەی چێوی و باڵندەی ماڵی لە مریشک و ئیدی بگرە لە تەنانەت هەڵۆ و داش و ئیدی جۆرەها باڵندەی چێوی هەروەکو کە و با بڵێن ئەو باڵندانەی لێات لە مریشش هەموو جۆرەکانی مریشک و با بڵێن پەلەوەرقاز و عەلەشیش و ئەو شتانە خەڵک دەینی ئیدی خەڵکێکی دەینی دەیفرۆشی و خەڵکێک شێ لێرە کاسبی پێوە دەکات. نرخەکان نەوەڵا هەموو دابەزیوە یعنی حیسابکە باڵندەی چی حیوان مەسەڵەن ورد باس سمۆرە نرخەکان هەموو دابەزیوە وەکو پێشی نەماوە پێشی ئەگەر ورد مەسەڵەن بە 15 وەرەقەی بێستا و 5 وەرەقەیە. کلینیکا کلینیکا چالا سرکردنا دانه دم جمعه نه هسپیده حتی ایکی نیو دو دم کاریه خدمتی تنه پیشکش کردن پرکردنا دانه پرکردنا راه دانه چکردنا دانه ثابته جسد ثابت دانه و هر نوعی که هر جوره که پرکردنی بیت یا تجمیلی بیتن یا معدنی بیتن ام بیشنی چالا سرکردنا دانه. راستی گلک مفانه با ما کلینیکت ما ددانا چونکه اوا ما 3 سال بوری داور گرتی و خواندنا نظری عمل وری تین وری سرنساخا شول کن کارت کن تطبیق کن جاوید خود بینین دکترت ما گلک گلمت هاری کارن گروپی تیلۆ تورکی کە بەڕاستی ئەمڕۆ ئێوارە لە شاری ئەولێر کۆڕێکی ستایشی ئاینی لە دیوانی ئەحمەدی خانی پێشکەشی کرد جێگای دەستخۆشی و بەڕاستی کە ئەدایە زۆر باش بوو ئێمە هیوادارین لە ڕێگای با بڵێن کنسوڵخانەی تورکیا ئەو جۆرە چاڵاکیانە بەردەوام بێ ئێمە زۆر سەسام کرد بەڕاستی شتێکی جوانە پێشش کرد ئەو گروپە تورکیا بەڕاستی پەیوەندی ئێمە هەموو زاری وتومانە لەگەڵ تورکیا تەنها سیاسی و ئابووری نەبێ پەیوەندی ڕۆشنبیریش بێتن ئێمە داواشمان لێیان کرد کە بەردەوام بن لە نمایشکردنی ئەم چاڵاکی ڕۆشنبیریانە بۆ هەموو شوێنەکانی کوردستان جێگای دەستخۆشی و سوپاسیان دەکەین. یەکەم جارە ماتن هەولێرێ gelê hewlêrê me nas nedikir lê yanî vê germayiya ve vê nêzîkatiya we me dî em gelek kêfxweş bûn ev jî vê kerecaniya me zêdetir kir ez hêvîdar im em carekî din jî em werin hewlêrê